بەیانیەکی زووە لە پارکی ئازادی. ڕاهێنەری کچانی یانەی پێشمەرگە شەمام شوانیە لەگەڵ کچە یاریزانەکانی ڕوو دەکەنە ئەم پارکە بۆ ئەنجامدانی ڕاهێنانەکان. بە شێوازێکی تەندروست و خۆپارێزی ئامادەکاری دەکەن بۆ دەستپێکردنی سەرەتای مەشقەکانیان. دوابەدوای ڕاگرتنی تیپی کچان و کوڕانی گۆڕەپان و مەیدانی یانەی پێشمەرگی سلێمانی، جارێکی تر یانەکە بڕیاریدا کچە پاڵەوانەکانی بە ڕاهێنەرایەتی شەمام شوانی بگەڕێنەوە ڕیزی یانەکە. سوپاس یانی وەرشی پێشمەرگە ئەەکەم بۆ دانانەوەی تیپی گۆڕەپان و مەیدانی کچان، چون بەڕاستی تیپی گۆڕەپان و مەیدانی کچانی پێشمەرگەی سلێمانی یەکێکە لە باشترین تیپەکانی کوردستان و عراقیش، و ئەتوانم بڵێم ئەم دۆخە نەخوازراوی کە هەموو جیهانی گرتووە بێگومان کوردستان و تەنانەت یاریزانەکانیش بێبەش نەبوون لەو دۆخە دەرونەی کە تووشمان بۆ و هاوکاتیش ماوەیەکی زۆر لە وەرزشکردن دابڕین، هەم بە بۆنەی کەرەنتینە و هەم بە بۆنەی خۆپارێزی خۆمان. بەڵام خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە ماوەی کەرەنتینەیە هەر یەکێک لە یاریزانەکان بەشی خۆیان ڕاهێنانی وەرشیان کردووە، بەشی خۆیان جوڵیان کردو بۆ ئەوەی هەر نەبێت کە دۆخەکە ئاسایی بێتەوە بتوانن دەست پێ بکەنەوە بە شێوازێکی کەمێک باشتر. و لە ئێستا سوپاس بەخوا توانین بڵێن هەرچەند هۆڵە ئاسنەکانیش کراوە بێت، بەڵام سوپاس بەخوا خۆمان کۆمەڵێک پێداویستیمان هەیە کە بتوانین یاری ئاسنەکانمان ڕاهێنانی ئاسنەکانمان بینینە نێو پارکەکان و لە پارکەکانە ڕاهێنان ئەنجام دەین، نەچینە نێو بێگومان لەبەر بەرژەوەندی یاریزان لەبەر بەرژەوەندی خۆمان نەچینە نێو هۆڵەکانی ئاسنەوە، چون بەڕاستی ڕێژەیەکی زۆری بەشداربوو هەیە و بەکارهێنانی ئەو ئامێرانە لەلایەن هەموو بەشداربووانەوە ئەتوانین بڵین تا ڕادەیەک مەترسیدارە لەسەر تەندروستی یاریزانەکان سەرەتا پاشان خودی خۆمان. خۆم گۆڕی شەقێتی کورت و ئەوانە ئیتر تۆزێ لەشم بەشی خۆی ماسوولکەیەکەی هەرماوە ئەم داماوە کە منی بینی بەشێوە ترسا دەسی کردەگیری. بێگومان ئەبێت چاوەڕێی دۆخەکە بکەین، چونکە تاوەکو دۆخەکە باش نەبێت ناتوانرێت پاڵەوانێتی ئەنجام بدێت، چ لە عراق چ لە کوردستان. ئەوەی ڕاستی بێت لەو ماوەی پێشووکە دەنگۆیەک هەبوو کە دۆخی کۆڕۆنا بەرەو لە ناوچوون ئەچێ و دۆخەکە ئاسایی ئەبێتەوە. بڕیار بوو لە مانگی شەشە بڵین لە مانگی شەشە لە 15 بۆ 25 پاڵەوانێتی عراق ئەنجام بدرێ، بەڵام دووبارە تێکچوونەوەی دۆخەکە و بەربڵاوبوونی نەخۆشیەکە لە کوردستان و هەتا عراقیش یەکێتی گۆڕەپان و مەیدانی عراقی بڕیاریدا کە ئەو پاڵەوانێتی بڕیار بوو بکرێن نەکرێ و ئێستاکانە چاوەڕێین ئینشاءڵڵا لە مانگی 9 بەڵکو دۆخەکە باش بێت و بتوانین بەسەر ئەم دۆخەیە سەر بکەین و ڕزگارمان بێ و ئینشاءڵڵا پاڵەوانێتی ئاستی کوردستان و عراقیش ئەنجامەدرێت. پاڵەوانانی سەر تراکەکانی گۆڕەپان هەفتانە چەند ڕۆژێک مەشق و ڕاهێنان ئەنجام دەدەن، وەک خۆیان دەڵێن بۆ ڕاگرتنی ئاست و توانەکانیان تێدەکۆشن و دانابڕێن لە یاریگا و لە بەرخۆشەویستیان بۆ وەرزشەکە. سڵاوەتەوەش بەخێر بێن دەست خۆشتان لە یەکەم. بەڵێ بەڵێ بەداخەوە ئیسام دۆخەوەی لێ هاتووە کە زۆر لە یاریزانەکانمانەوە کەرمن پاڵاوانەکان چەنەها پاڵاوان هەیە لە کوردستان و عێراقا بەهۆی ئەم دۆخەوە لە تەمرین دابڕا، بەڵام و خۆشحاڵانە بە هینی خۆم ماوەیەکی زۆر کەم دابڕام کە ماوەیەکی زۆر کەم دابڕام و هەستامەوە سەر پێ و دوام لە کەرەتێنێشتا تەنانەت تەمرینی خۆم کەم و ڕانەوەستم لە تیپی گۆڕەپان و مەیدانە منۆکو خۆم وەستان هیچ شتێک لێ مەزابی منان نییە. ئێمە وەکو یاریزانێک کە لە نادی پێشمەرگە هیچ کاتێک نەمانویست و ئاسماندا بەزێ و هەمیشە بەردەوام بووینە لەو ڕاهێنانانی کە ئەیکەین ئیتر لە هەر شوێنێک بێت. ڕاهێنانەکانی کاتێک بۆ نمونە ئێمە چینە ساحە ڕاهێنانی ڕاکردن یاخود شتێکی وە، بەڵام بۆ کاتێکینە باخێیان شتێک ڕاهێنانی ئاسنەکەین. ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان سەرجەم چالاکی وەرشەکانی ڕاگرتووە،
بەڵام لەبەر خۆشەویستی و دڵسۆزیان بۆ یاریەکەیان کچانی پێشمەرگی سلێمانی بەردەوامن لە هەوڵ و کۆشەکانیان و دانەبڕاون لە مەشق و ڕاهێنان تا توانا و ئاستیان ئەگەر بەرەو پێش نەبەن لەم قۆناغی ئێستادا بیهێڵنەوە. محەممەد حسەین گەلی کوردستان سلێمانی